کۆمەڵی دادگەری بە ئامانجێکی ڕوون و دیدگایەکی ڕۆشنەوە لە پەرلەمان یاخود لە هەر شوێنێک کە نوێنەرەکانی لێبێت لە هەر یەک لە ڕەهەندەکانی پاراستنی بەرژەوەندیە نەتەوەیەکان و پاراستنی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام کاری کردووە. کۆمەڵ قوربانی بە خۆی داوە بۆ ئەوەی بەرگری لە مافی نەتەوەیی بکات و لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە پێناوی کورد یەک ڕیزی و یەک هەڵوێست بن تا کە پەرلەمانتاری کوردیش لە پەرلەمانی عێراق کە شەهید بوو بێت پەرلەمانتارەکەی کۆمەڵ بوو. کۆمەڵ بەردەوام داکۆکی بووە لاکۆکی کردە لە مافی نەتەوەی گەلی کورد. کۆمەڵ ویستوێتی کەوا یەک ڕیزی گەلی کورد پارێزێ بە داواکردنی یەک لیستی بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوی ئیدارەی هەرێم. بۆ نمونە ویستوێتی کەوا بۆ بابەتە هەموو لایەنەکانی معارەزە و دەسەڵات هەموو یەک لیست بێت و بۆ داواکردنی مافی ئەو ناوچانە. شەهیدشمان هەیە لەو بوارەدا بۆ نمونە مامۆستا محەممەد سەنگاوی و تاکە پەرلەمانتارە کە شەهید بوو بێ و کورد بێ. پرسی نەتەوەیی یەکێکە لە پرسە سەرچیەکان کە کۆمەڵ کاری لەسەر دەکات بۆ هۆیشەوە لە هاوکێشە نێودەوڵەتیەکاندا نییە، ئەمەش لە پێناوی ئەوەی کە دەبێت کورد وڵاتێکی سربەخۆی هەبێت. کۆمەڵی دادگەری بەردەوام لە پرسە نەتەوەییەکان قسەی جددی هەبووە و لەو پێناوەدا قوربانی داوە و لە بەردەوام بە حکوومەت و هەروەها دوو حیزبی دەسەڵات پێڕاگەیاندون کە پرسی نەتەوەی پرسی لە پێشینێ بۆیە ئێمە دەبێت ناوماڵی خۆمان ڕێکخەین بۆ ئەوەی خەڵکی خۆمان نەتەوەی خۆمانی خۆش بێ، وڵاتی خۆمانی خۆش بێ، نیشتیمانی خۆمانی خۆش بێ. بۆیە بەردەوام ئێمە کارمان لەسەر ئینتیمای نەتەوەیی کردووە و لەو پێناوەشدا قوربانیشمان داوە هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە پەرلەمانی عێراق و بە هیچ شێوەیەک ئێمە ئامادە نەبووین کە لەگەڵ هیچ وڵاتێکی دراوسێ پەیوەندیمان هەبێ نەک خوا نەخواستە بین لە بەرخاتری ئەم پەیوەندی سازش لە پرسە نەتەوەییەکان بکەین لەبەرەوەی پێمان وا بووە پرسی کورد و کوردبوون و هەروەها کوردستانی بوون لە پێشینەی هەموو کارەکانمان بووە. کۆمەڵی دادگەری داکۆچی لە پرسە نەتەوەییەکان وەک ئەرکێکی ئاینی دەبینێت. لەو پێناوەشدا پێشینەی ڕوونی هەیە و هەمووان شاهێدی بۆ دەدەن بە پێچەوانە حیزبەکانی دەسەڵات کە تاکو ئێستاش ئامادەنین بۆ بەرژەوەندی تەسکی حیزبایەتی قوربانی بە هەموو شتێک بدەن بە وڵات و نیشتیمان و خەڵکیشەوە وەک ئەوەی لە 34 ساڵی ڕابردوو بینراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.